لازمترە وەختێ تو ژینگێ بپارێزێ تکارێ ژیاناخوا و حکوومەتاخوا و پێشڤەڕواخوا هەمووی ڕیا باش و زانەبوون ببی بەرگۆی ژینگە ژیانە بەڕاستی هەوڕۆکە ژینگەی کوردستان پێویستی بەوەی هەیە خەڵکێک زۆر خەمخۆر بی ژینگەی کوردستان پێویستی بەوەی هەیە هەموو لە ڕووی مەسەرەن ئاژەڵداری ئەوانش یعنی پێویستی بەوەی هەیە ئەو لایەن پەیوەندیدار ئێستانەکە هەنا مەسەرەن ژینگەی کوردستان تێکدایە لێ پێچنەوەی باشە لەگەڵ بکرێت سایقەیە لە سیارە فرەی دەزب لەگەڵ لە جامەگە ئەیکە و فرەی دەبووە جەدە ئەمانە بێغەرامە مەسەلەن بنووسم بۆیان ئێستا ماشەڵە لە مۆڵەکان حاویەوەوانە جوان داناوە مەسەل لە دەرەوە نوقسان و تۆزی ئەبێ ئەمانەش زیادکەن یان خەڵکەیە مەسەلەن فرەی زبل مۆبڵەوانە فرەی دەبووە دەرەوە ئەبێ ئەمانە مەسەلەن غەرامە بدەن بۆیان